بە بۆنەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە قوبات تاڵەبانی کە ئێستا کەسی دووەمی حیزبەکەیەتی لە دوای کاک بافڵی برای پەیامێک بڵاو دەکاتەوە. ئێمەش سەرنجێک دەخینە سەر پەیامەکەی کاقوبات. کاقوبات دەڵێت ئاشتی و ئازادی و دیموکراسی و دادپەروەری باوەڕی نەگۆڕی یەکێتیە. ئەم چواروشەیە تەنها لە چوارچێوەی دروشمێکدا دەمێنێت. دەزانیت بۆ؟ چونکە ئاشتی و ئازادی و دیموکراسی و دادپەروەری لە لای یەکێتی لە ئێستادا بۆ تاوەی بە درۆن و تانک و دەبابە و باجەر هێرش بکاتە سەر ئامۆزاکانی خۆیان، ئۆپۆزیسیۆن بکاتە هەڵم و دواتر لە زیندان لەگەڵ سەرکردەکەی ڕێکەوتنی مزا بکەن، ڕۆژنامەنووس حەبسی زیندان بکات و بەهێزەوە بیدەن بە سەر کەناڵی ڕاگەیاندندا. لەلایەکی دیکەشەوە بە زەبری هێز کەناڵێکی ئاسمانی بدزن و بۆ خۆیانی بەکار بهێنن. کاقوبات باسیەوە دەکات کە خۆیان بە خزمەتکاری خەڵک دەزانن. نازانم کام خزمەتە باز دەکات. خزمەتکردنی خەڵک بەوەیە بە فعلی هەلی کار بڕەخسێنیت، بازار ببوژێنیتەوە و کاسبکاران هەناسەیەک بدەن. بەوەیە خزمەتگوزاری بۆ دانیشتوانی سنووری ژێردەسەڵاتی خۆت بکەیت. بەوەیە داهاتی شارەکە بۆ خزمەتی خەڵکەکە بێت، بۆ پرۆژە و کاری گرنگ بێت، نەوەک لە شتی دیکەدا بەکاری بهێن و بیدۆڕێنن. بەوەیە کەشێکی ئارام بۆ وەبەرێنەرەکان بڕەخسێنن، نەوەک ڕاویان بنێن یا لە زینداندا ڕاست و چەپیان پێ بکەن. لە بەشێکی تری پەیامەکەیدا کاقوبات باسی وەفاداری خۆیان دەکات بۆ شەهیدان و کەسوکاری شەهیدان. کاقوبات مەگەر کاگێ من کە کوڕی شەهید هادیە سوورە کەسوکاری شەهید نییە؟ ئێستاش قسەکانی لە گوێی هەموماندا ئازرینگێتەوە کە چیتان پێکردبوو لە زیندانە. ئەزانی کاقوبات باشترین وەفا کە بینوێنن لەگەڵ کەسوکاری شەهیدان چییە؟ تەنها بەشێکی ئەو پارێزە بەلاحەی کە لە کاری قاچاق و تەنسیقات و تەرتیباتدا دەستان دەکەوێت بۆ کەسوکاری شەهیدانی خەرج بکەن، دڵنیا بە ژیانیان زۆر لەوەی ئێستا باشتر دەگۆڕێت. فەرموو ئەمەش کەسوکاری شەهید با جۆمان لێبێت. گۆرەکەمە ئەی من وەخوبات دەژم داوەشێن پارەی دووتەن کەرە چوار سیارە بچێنن با کەسوکاری شەهید دوانفال بێری و بیوە. خۆ من نایەژم شت بۆ من بکەم، نەم گەرەکە مەمنونی کەس ناوم. بەرزایی باڵای خوبات بەس هەوی شەهید دوانفال بێ. بەرزایی باڵای خوبات بەس هەوی شەهید دوانفال بێ. تێگەی مەمنونی ناوم، مەمنونی ناوم وەگشتەوە یەکەیمە وەگشتەوەی. شەهید سەنگەر شەهید داوڵاتی ئەنفال. مەمنونی ناوم تێگەی مەمنونی ناوم. ئالەو شوێناوە خوێنی منالەوە. بەس ئەم هەموو خەڵکە لێرا خۆزگە ئەمەنە ئەسڵوبتان بوو هەیە باو قسەی ناشرینیش بکەم. ئەمەنە ئەسڵوبتان بوو هەیە ئەو پیرەشکانە لەسەر ئەو بەردەدا نەنشتن، لەسەر ئەو خۆڵەدا نەنشتن. هەر عیبە بۆ خۆتانیەوەم ئەم گەرمیانە هاوە دەست کۆمەڵێک گوتی و هەر عیبە عیب. کاقوبات زۆر بە داوای لێبوردنەوە، وەکو هەمیشە دروشمەکانتان زۆرن. لە ڕابردووشدا هەموو کاتی دەنگدانێک ئەو کاتانەی ئیشتان بە خەڵکە زۆر دروشممان گوێ لێ بوو و دواییش هەمویان بوونە بڵقی سەرا. دروشمی بێکردارتان باش.